قۆناغی یەکەمی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ بە کۆتا هات. 24 زانکۆ ململانیان کرد چاکۆ خۆیان بگەنە قۆناغی داهاتوو. بەڵام بەپێی یاسای بەرنامەکە تەنها 12 زانکۆ مافی پەڕینەوەیان هەیە و 12 زانکۆ دەبێت ماڵ ئاوایی بکەن. لە بەرنامەی ڕابردوو کە کۆتا ڕوبەڕووبوونەوەی قۆناغی یەکەم بوو. هەردوو زانکۆی جیهانی هەولێر و زانکۆی لوبنانی فەڕەنسی بەریەک کەوتن. هەردوو زانکۆ بەبێ استراتیژی و پلان لەناو کەتەگۆریەکانی زانستی و ئەدەبی بە دوای خاڵکەوتبوون. دەتوانین بڵێین تا ڕادەیەک بۆ هەردوو لە بەم شێوەیە زۆر باش تێپەڕی. هەردووکیان یەکسان بوون تا دواهەمین دوو کەتەگۆری. بەڵام ترسی زانکۆی لوبنانی فەڕەنسی لە کەتەگۆری بیرکاری ناچاری کردن کەتەگۆری هونەری هەڵبژێرن کە ئەمەش وای لێکردن دوا بکەون و زانکۆی جیهان بەدەخاڵ بە پێشیان بکەوێت. ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخوێنمەوە. زانکۆی لوبنانی فەڕەنسی 60 خاڵ. زانکۆی جیهان هەولێر 70 خاڵ. لە ڕوبەڕووبنەوەی تاکە کەسی زانکۆی لوبنانی پێویستی بە گەڕاندنەوەیەکی بەهێز بوو، چونکە زانکۆی جیهان خەریک بوو دەبووە ڕێگر لە بەردەم خەونەکەیان. تا دووەم بەشدار بوو لە هەردوو لە زانکۆی جیهان پێی خۆی لە سەرستەیجی بەرنامەکە گیر کرد بوو، خەریکی بڕینی پلیت بوو بۆ پەڕینەوە بۆ قۆناغی دووەم. بەڵام لە دوای ئەمە زانکۆی لوبنانی فەڕەنسی گەڕانەوەیەکی بەهێزیان ئەنجامدا و توانیان زانکۆی جیهانی هەولێر بەخەبەر بێنەوە و پێیان بڵێن ئەوە خەون بوو ئێوە دەتان بینی، ئەوەی لە ڕاستیدا دەبێت بڕواتە قۆناغی داهاتوو ئێمەین. بەم شێوەیە بەرنامەکە باکۆی 95 خاڵ بۆ زانکۆی لوبنانی فەڕەنسی و 90 خاڵ بۆ زانکۆی جیهانی هەولێر بە کۆتا هات. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی یەکەم لە قۆناغی دووەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان خۆشەویستان، زۆر خۆشحاڵم جارێکتر بە دیداری و یازی شادەبم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. وەک دەزانن لە قۆناغی دووەمی بەرنامەکەمانین لە گروپی بی دوو زانکۆ ململانێ دەکەن. زانکۆکانیش بریتین لە زانکۆی کوردستان هەولێر، ناوم محەممەد دەبەکرە، تەمەن 18 ساڵم. قۆناغی دووەم لە سکوڵی پزیشکی لە زانکۆی کوردستان هەولێر. هیواخوازم لە داهاتدا جێپەنجەی خۆم بەجێ بهێڵم. نام ڕابەر عارفە، تەمەنە 20 ساڵە، قوتابیم لە زانکۆی کوردستان لە بەشی نەوت لە قۆناغی دووەم. هیوادارم لە داهاتوودا بمە کارگەرێکی سەرکەوتوو لە بواری نەوتدا. من ناوم شێرکۆ محەممەدە، تەمەنم 20 ساڵە، قوتابیم لە زانکۆی کوردستان قۆناغی سێم لە بەشی زانستی کۆمپیوتەر. هیوادارم ڕۆژێک کۆمپانیایەکی ئایتی تایبەت بەخۆم هەبێت. من ناوم هاوڕە دیدارە، تەمەنم 18 ساڵە، لە قۆناغی دۆم لە بەشی ئەندازیاری شارستانی لە زانکۆی کوردستان هەولێر و هیوادارم لە داهاتوودا ببم ئەندازیارێکی سەرکەوتوو. دەتوان بڵێم لێرە و لێ یەکەم تا زۆر شتێکمان خوێندێتەوە خۆمان ئامادە کردووە، بەڵام تۆزێک زەحمەتە خۆ ئامادەکردن، چونکە هەزاران زانیاری هەیە و ناتوانانی هەمووی زەبط بکەیت، بەڵام ئێمە گەشتبین و هیواخوازین بیبینەوە. لە قۆناغی دووەم دەتوانیمان بە شێوەیەکی باش زانیاری خڕ بکەینەوە لە ڕێگە کتێب و ئینتەرنێت و پرۆگرامە زانیاریەکاندا و پێشبینیمان لەم پرۆگرامەدا لە بەرژەوەندی زانکۆی کوردستان تەواو دەبێت. بۆ قۆناغی دووەم باش خۆمان ئامادە کردووە، تا ڕادەیەک من و تیمەکەم زانیاریمان کۆ کردوێتەوە و هیوادارم سەردەکەوین لەو قۆناغەدا. هەر کەسێک لە من و برادەرکانم بابەرچی تایبەت بۆ خۆی هەڵبژات. بۆ نمونە من جۆگرافیا و زانیاری گشتیم خوێند و ئینشاڵڵا لەو قۆناغەوە ئەنجامان زۆر باش دێتەوە. بۆ ئەم قۆناغەیە زۆر باشی خۆمان ئامادە کردو، بە تایبەتی لەو بابەتانەی کە هەستمان کرد جارێکی پێشتۆزە لاوازترین هاتە بابەتە ئەدەبیەکان و چەندین پێشبڕکە و چەندین کویزی جۆرا و جۆرمان ئەنجامدا تاوەکو باشی ئامادەبووینەوە. هیوادارم و دڵنیاشم بە شێوەیەکی گشتی کە ئەم جارە سەرکەوتووە. هەروەها زانکۆی نۆلج. ئیبراهیم عەبدولکەریم، تەمەنم 21 ساڵە، قوتابیم لە قۆناغی 4 کۆلێژی ئەندازیاری بەشی نەوت لە زانکۆی نۆلج. ئارەزوم ئەوەی لە داهاتوو ببم بە سیاسەتمەدار و شارەزا لە بەڕێوەبردنی نەوت و گاز.
من محەممەد ڕسوول تەمەنم 22 ساڵە قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری نەوتم لە زانکۆی نۆلج ئامانجم ئەوەیە کە لە داهاتوودا ببمە ئەندازیارێکی لیهاتوو لە بواری بەرهەمهێنانی نەوت. من ئەحمەد جەوهەر تەمەن 24 ساڵ قوتابی قۆناغی چوارەم لە بەشی داراوی بانک زانکۆی نۆلج ئارەزوم وایە لە داهاتوو بمە مامۆستای زانکۆ. ناوم لاڤان ئیلهامە تەمەنم 22 ساڵە قوتابی قۆناغی چوارم لە بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی نۆلج هیوادارم لە داهاتوودا ببم بە دیپلۆماتکار. بۆ قۆناغی دەم زۆر باش خۆمان ئامادە کردووە پێشبینیمان وایە کە وەکو قۆناغەکەی تر سەرکەوتوو بین ئینشاڵڵا بە جیاوازێکی زۆرتر ئەم جارە ئینشاڵڵا و باوەڕم بەخۆم هەیە و بە تیمەکەشمان هەیە کە سەرکەوتوو بین لەو قۆناغەدا. ئەم زاران بە شێوەیەکی باشتر خۆمان ئامادە کردو بە دوای زۆرترین زانیاری داگەڕاوین و قۆناغی دوم ئەکید گرانتر دەبێت لە قۆناغی یەکەم بۆیە باشتر خۆمان ئامادە کردو بە هیوای ئەوەی سەرکەوتمە دەست بێنین. بۆ قۆناغی دووەم بە باشی خۆمان ئامادە کردووە لەبەرەوەی قۆناغی یەکەم وەکو تاقیکردنەوەی گوا بوو بۆ ئێمە وای کردکەوە لە قۆناغی دووەم زانیاری زیاتر کۆکەینەوە شتی زیاتریش بخوێنینەوە لەسەر بابەتەکان و ئینشاڵڵا سەردەکەوین. لە بۆ بەرنامەی ئەو جارە بە معلوماتەشی زیاتر هاتینە بە هەوڵماندبوونەشی زیاتر چونکە لە بەرنامەی پێشتر هەندێک کەم و کوڕیمان هەبوو ئەو جارە هەوڵماندایە ئەو بۆشاییانە پڕ بکەینەوە ئینشاڵڵا ئامانجمان سەرکەوتن. قۆناغی یەکەم زۆر شتی بە ئێمە بەخشی و ئەوەی بە ئێمە بەخشی کە ئێمە بیل لە خاڵە لاوازەکانمان بکەینەوە و جەخت زیاتر لەسەر ئەو خاڵانە بکەین کە ئێمە لێی لاوازین و بۆ ئەم بەرنامەی ئەم ڕۆژ ئێمە خۆمان باشتر ئامادە کردووە و خاڵە لاوازەکانمان چارەسەر کردو بە هیوای سەرکەوتن. وەک دەزانن بەرنمەکە بە پرسیارێک دەست پێ دەکات ئەو زانکۆی کە زوو دەسینا بە بۆتۆنەکە و وەڵامی پرسیارەکەی ڕاست بوو مافی ئەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ. ئامادەن بۆ پرسیارەکە؟ پرسیارەکە دەڵێت وشەی بۆتانی بۆ چ زانستێک بەکاردێت؟ زانکۆی نۆلج. لە زەوی ناسی؟ زەوی ناسی؟ بەڵێ. زانکۆی نۆلج وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ڕووەگناسی. کەواتە ئۆتۆماتیکی ئەچین بۆ زانکۆی کوردستان هەولێر مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. سێری شاشەکە بکەن. بیرکاری. بیرکاری. ئەی و بیێ کامیان هەڵبژێرن؟ بی. ئەگەر ئاواز لە 125 زیاتر لە هەوراز دەرماڵەوە بگرێت ئەوە هەوراز چەند لە 100 کەمتر لە هەوراز دەرماڵەوە دەگرێت؟ ئەی 6 بی 10 لە 100 سی 25 لە 100 دی 20 لە 100 سی چرکەتان هەیە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام بی 10 لە 100 بەڵێ. بۆچی 10 لە 100تان هەڵبژارد؟ پێرانەگەیشتن تاوکە پێڕانەگەیشتن. باشە بابزانین 10 لە 100 یاخود لە 100 10 وەڵامیشی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 20 لە 100 نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی نۆلج چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ وەرزش. وەرزش. ئەی یاخود بی؟ ئەی.
کام لەم شارانە بڕیارە کە میوانداری یاریەکانی ئۆلمپیکی هاوینەی 2020 بکات؟ ئەی سیۆل، بی تۆکیۆ، سی بریسبین، دی بارسلۆنا. سی چرکەتانەیە. بی تۆکیۆ. بی تۆکیۆ. زانکۆی نۆلج زۆر دڵنیابوون. بەڵێ لەوێ 2020 لەوە تۆکیۆ. وایە محەممەد حتا ئێستا هەرۆم زانی نازانم ئەگەر سا گۆڕاوی باشە بابزانین تۆکیۆ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی نۆلج وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا و کۆی خەڵەکانتان دەخاڵ. زانکۆی کوردستان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ زانست. زانست. لە زانستیش ئەی و بی هەیە کامیان هەڵەبژێرن؟ ئەی. کام لەم کانزایانە بە زۆری لە ناو گڵۆپی کارەبادا بەکار دێت؟ ئەی مس، بی نیکڵ، سی زیو، دی تانگستن. سی چرکەتانەیە. دی تانگستن. دی تانگستن. دڵنیا بوون محەممەد؟ شێرکۆ دڵنیا بوو زیاتر؟ بۆچی تانگستن زۆرتر بەکاردێ؟ بۆ مس؟ خی نازانم من نازانم مست چییە، بەس دەزانم تانگستن زۆر لە گڵۆ پۆشتانە بەکاردێنن بە تابەتی گڵۆپی کامێرا. مس یعنی بە عەرەبی پێڵێن نوحاس. ئەوەکە زانم تانگستنە. ئەها لە وایری کارەبا کۆپەر زۆر بەکاردێنن. وایری کارەبانیە وایری گڵۆ. ئەی زیو. زیو لە چیا زۆر لەوانەیە لەبەر گرانیەکەی زەحمەتە بەکاربێت. گڵۆپەکە گرانە بێ. بۆ جوانکاری ملوانکە و بازن و باشە بۆچی تانگستن بەکاردێ لە بە زۆری لە گڵۆپە؟ هۆکەی چییە؟ لەوانەیە ئەلکترۆکۆندەکتیڤیتیڤی بەمانای وەڵا بە کوردێکی گێنەر یعنی توانای گەاندنی باش. باشەی لەگەڵ گەرمی ئاوەزەی چۆنە؟ بەرگەی گەرمی زۆرە گرێ کەمە دیارە بگرێت چۆ گڵۆب گەرمە بێ. باشە بابزانین تانگستن وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان دەخاڵ. زانکۆی نۆلج چ کاتۆگۆریەک هەڵدەبژێرن؟ وەرزش. وەرزش. خێرمان لێ دیت. خێری تیا وەرزش. لە وەرزش تەنها بی ماوە کەواتە بی. یاریگای هێلانەی باڵندە لە کام یەک لەم شارانەدایە؟ ئەی مادریت، بی سیۆل، سی سیدنی، دی بێژینگ. سی چرکەتانەیە. دی بێژینگ. دی بێژینگ. بۆچی بێژینگ تا هەڵبژارد؟ لە مەدرید نییە؟ نا لە مەدرید
هەر نییە کات خۆی سوپەر ئیتاڵی لە سین دەکرا جا ساحەکە ناوی هێلانەی باڵندەکان هێلانی باڵندە بەس هێلانی باڵندێکی زۆر گەورەیە وانە حتممە دەبی گەورە هەموو خەڵکە جێبێتەوە بەتاکیت لە ئەوروپا هەر نییە 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 لە ئاسیایە سیۆڵ لەکوێ ئەلەو دوێ لە نێوان سیۆل و بێژینگ بێژینگتان هەڵبژار باشە با بزانین بێژینگ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی نۆلج وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی تردان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵ دەبژێرن؟ زانست. زانست. لە زانست تەنها بی ماوە کەواتە بی. لە کردداری ڕۆشنەپێکهاتن لە ڕۆکاندا کام لەمانە ڕووناکی ڕەنگی سوور هەڵدەمژێت؟ ئەی سایتۆکرۆم، بی فایتۆکرۆم، سی کارۆتینۆیدز، دی کاربۆکسیل. سی چرکەتانەیە ڕووناکی ڕەنگی سوور هەڵدەمژێت. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ؟ وەڵام ئەی سایتۆکرۆم کە پیتەکەتان وە وشەکەش بخوێننەوە. ئەی سایتۆکرۆم ئاوا بڵێن. زانیاریتان هەبوو بۆچی سایتۆکرۆمتان هەڵبژارد؟ وڵی نەمام زانیاریمان نەبوو. زانیاریتان نەبوو. نازان مەسەڵەن بۆ نمونە فایتۆکرۆم چییە؟ کاربۆکسیل چییە؟ دەمانزانی ینی ئەوە چونکە ناوەی خانەیە پێشتر بڵێ خوێندومانە بەس ئێستا لەو مەجای دوورکەوتوین دەمێکی درێژە خوێنوتانە ئێستا بەرەبەرە بیرتان شۆتەوە. باشە با بزانین سایتۆکرۆم وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی کوردستان هەولێر بەداخە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست فایتۆکرۆم نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن. زانکۆی نۆلج چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بیرکاری. بیرکاری. لە بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی. ئەگەر گۆشەیەک تەواوکەری خۆی بێت ئەوە نرخی گۆشەکە چەندە؟ ئەی 80 پلە، بی 60 پلە، سی 45 پلە، دی 70 پلە. سی چرکەتانەیە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم منێ؟ سی 45. سی 45 پلە. بەڵێ. چۆن گەیشتە ئەو دەرەنجامە؟ وڵی ئەکەی تەواو ئەوەیەوە ئەوە بزانم ئەو نۆهەتە یعنی ئەگەر گۆشەک ئەوەکەی خۆی بیتن هەتاوکەر ئەبتن هەر عینە ڕقم بن وایە؟ لاوان 45 دەکان نۆهەت ئێ ئەوەیەنە
یعنی چی تەواو کرد؟ دوو گۆشە پێکەوە ئەوە چی تاوا پێک بینن ئەو گۆشەش تاوا پێک بینن گۆشەی تاویش ئەوە بزانم نۆهەتە بەڵێ ئێستانێک کە یعنی بە دوو گۆشە ئەوە بکاتن ئەو بیکاتە 45 بە 45 بێت 45 بە 45 دەبێتە 90 باشە با بزانین 45 هایلۆ دەچین نازان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی نۆلج وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی کوردستان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. لە جوگرافیا ئەیوبی هەیە کامیان هەڵەبژێرن؟ ئەی. دەریاچەی ورچی گەورە بیگ بێر دەکەوێتە کام وڵاتەوە؟ ئەی ئەمریکا، بی ئەندونێزیا، سی سیبریا، دی کەنەدا. سی چرکەتانەیە؟ وڵات نییە وڵات نییە بە سیبریا وڵات نییە دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم بن. وەڵام وەڵام دی کەنەدا. دی کەنەدا. محەممەد زۆر دڵنیان نەبوونە بجارش زۆرتان پێچوو چونکە ئەمزان وەڵامەکە سیە بەس سایبریا هەر وڵات نییە. ئەی چییە سیبریا؟ سایبریاوە پارچەکە لە رووسیا پارچەیەکە لە رووسیا وەختی خۆی پارچەیە بوو لە ئەمریکا بەس وڵاتە. باشە لە نێوان کام وڵاتە ئێوە شکتان هەبوو یاخود کەنەدا و سیبریا سیبریا و کەنەدا. کەنەدا و سیبریا. کەنەدادان هەڵبژار لەبەرەوەی سیبریا گوتمان وڵات نییە ئەوەندەی بزانین بیابانێکی بەفریە لە ئەی باشە ئەندونێزیانە؟ ئەندونێزیا وەرزان ورچی تیان نییە. ورچی تیانە؟ یا ڕووباری تیانە؟ یا دەریاچەی تیانە؟ ناوی دەریاچەکە بیگ بێر ینی ورچی گەورە. ئەندونێزیا ورچ یعنی ئەو ئاوا بۆی چوون کە ورچ یا لە ئەمریکا یا لە باشە ئەمریکاش ورچی تایە ورچی تایە پیاوە خواوەڵە گەورەیە. باشە وا بزانین کەنەدا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی کوردستان هەولێر بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست ئەمریکا دەریاچەیەکە لە ویلایەتی کالیفۆرنیا کە بە ئاوی بەفر توانەوەی بەفر دروست بووە ئاوێکی سارد و کە لە تەزێنە و نەشتان توانیە و دەخاڵە بەدەست بێن. زانکۆی نۆلج چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا؟ تەنها بیماوە کەواتە بی. ئەو چینەی ناو زەوی کە بوو مەلەرزە لەوێەوە دەست پێ دەکات چی پێ دەگوترێت؟ ئەی کۆما، بی ئۆریجین، سی ئەپی سنتەر، دی فۆکس. سی چرکەدانێ؟ دە چرکەتان ماوە؟
وەڵام بی ئۆریجن بی ئۆریجین ئیبراهیم هیچ زانیاریتان نەبوو ناوەڵە دڵیانە بوو ئەی چۆن ئۆریجینتان هەڵبژار ئەومان پێ باش بوو ناوەکەی جوان بوو ناوەکەی ترسناک بوو بوومە لەرزە بشت نەوەڵا ئەوەکان کێ خەتەرتر بوو ناویان کۆما هاوەکەی ئینسانەچێتە کۆماوە یعنی غەیب بوو بە ئەی ئەپی سنتەر ها سنتەر چاق بەس ئەپ یەکەتیە فۆکۆس ئەویش هەر لە سنتەر و چاق و شتۆ نزیکترە وەڵی بیوی ئۆریژم بابزانین چی دێدە ئەویان باڕی سری خاڵتان زۆرە و زۆر ناوەڵا مەغروری نییە شتا مایە تاکی شتا مایت باشە با بزانین ئۆریجین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی نۆلج بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست فۆکوس نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی کوردستان لەو کاتەگۆریانی کە ماون چ کاتەگۆریەک هەڵە بژێرن تەندروستی ئەی یاخود بی ئەی ئەو ئامێرەی کە بەکاردێت بۆ پێوانەکردنی ڕێژی شەکرەی خوێن چی پێدەگوترێت ئەی باڕۆمیتەر بی گلۆکۆمیتەر سی سفیگمۆمانۆمیتەر دی تیمپانۆمیتەر سی چرگەدانێ بی گلوکۆمیتەر زۆر دڵنیا بوون کە بی گلۆکۆمیتەر ئیشی خۆ ئیشی خۆی بارومیتەر پستانی هەوایە گلوکۆمیتەر ڕێژەی شەکری خوێن سفیگمۆمانۆمیتەر پستانی خوێنە تیمپانۆمیتەر غەڵت زەختی گوێ ئافرم باشە با بزانین گلۆکۆمیتەر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستەوە دەخاڵتان بەدەست هێنا وەکوی خاڵەکانتان 20 خاڵ ئافرم محەممەد هەمووی زانی دکتۆری تۆ محەممەد یا خەریکم دەستت خۆش بێ زانکۆی نۆلج چ کاتەگۆریەک هەڵە بژێرن تەندروستی ناپسی محەممەدەگەی ئیبراهیم هیچ نازانم شانس خۆمان تاقی دەکەینەوە یا ئەتەوێ ئەمان تەندروستی هەڵە بژێرن باشە تەندروستی تەنها بیماوە کەواتە بی کام بەشی مێشک بەرپرسیارە لە کۆنتڕۆڵکردنی گەرمی لەش ئەی هایپۆثالامۆس بی occipital lobe C frontal lobe D parietal lobe سی چرگەدانەیە إبراهيم أوفيشال لبيني أو دوية كدنيمة كاتو كردي ئازان پارەشە هیچ نازان کەمە کوردی عراقی بە توبی ئینگلیزی خۆمانێ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام ئەی هایپۆثالامۆس ئەی هایپۆثالامۆس زانیاریتان هەبوو ئیبراهیم محەممەد ئەوەی ئەو بەشەکانی ترەزانن دووەمیان عیلاقی بی قەزدە بی عیلاقی بە چاوەیە فرۆنتاڵەوە
فرۆنتاڵ پشتەوەی پێشەوەی پێشەوەی بۆچی دە پشتەوەی تێکەڵی کردی باشە با بزانین هایپۆثالامۆس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی نۆلج وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن تەکنۆلۆژیا تەکنۆلۆژیا ئەی یاخود بی بی PTS لە تەرمینۆلۆژی HTTPS تۆری ئینتەرنێت و وێبسایتدا یەکسانە بەکام لەم وشانەی خوارەوە A. Safe B. Secure C. Short D. Swift سی شرکەتانەیە B secure B. Secure بۆچی سکیورتان هەڵبژارد خۆی کە سێژ دەکەی وبسایتێک HTTP لە لای سەرەوە لۆگۆیەک ینی نیشانێکی قفڵ دێتە قفلی نایەتە تەنیش ئەگەر HTTPS بی خوێندوشمە لەسەر دەڵێ سکیورترە ینی ئەو نیشانەی لەلایە نیشانەی قفلی لایە کاتە ینی باشە کورتکراوی چیە زانی HTTPS Hypertext Transfer Protocol Hyper Text Transfer Protocol Security باشە با بزانین سکیور وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی نۆلج مێژوو هونەر تەکنۆلۆژیا ئەدەبیات کامیان هەڵەبژێرن تەکنۆلۆژیا لە تەکنۆلۆژیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی کام لەمانەی خوارەوە یەکەم گەڕۆکی وێب پرۆسەرە ئەی نێکسس B. Mozilla C. Mosaic D. Internet Explorer سی شرکەتانەیە وێب برۆسەر سایتی گەڕان لە ئینتەرنێتدا دا شرکەتان ماوە Internet Explorer D. Internet Explorer زانیاریتان نەبوو دەزان ساڵی چەند دامەزراوە ئینتەرنێت ئەکسپلۆرر ناوەڵە بەس ئەویان زۆر کەونە ینی مۆزیلا و ئەو یانە کەون لە کۆنەکان مۆزیلا و ئینتەرنێت ئەکسپلۆرر وابزانم لەو بینێ ئەی مۆزاییک نێکسۆس ئەوانە ینی نوێن تازەنەوە بزانم زۆر تازە نوێن هەر زۆر تازە باشە زۆر نوێیە نەتبیست یاخود زۆر نەت زۆر نوێیە بەس ینی ئەوەندە کەون نییە ینی نوێ باشوان گەنجترا لە چاو بەس لەوانەیە ئەو دەبێ بێ هەبێ کۆن بێتەوە ئەوەش دەبی وانێ محەممەد دە باشە با بزانین ئینتەرنێت ئەکسپلۆرر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە
زانکۆی نۆلج وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست نێکسۆس لە ساڵی 1990 دامەزراوە. نەتانتوانی زانکۆی نۆلج ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی کوردستان هەولێر مێژوو هونەر ئەدەبیات کامیان هەڵەبژێرن؟ هونەر ئەی یاخود بی؟ بابی بی. تەلاری تاجمەحەل کە لە ساڵی 1632 لەلایەن شاجەهان ئیمپراتۆری مەنگۆل دروستکراوە دەکەوێتە کام شاری وڵاتی هوندستان؟ ئەی حەیدەراباد، بی دلهی، سی بۆمبای، دی ئاگرا. سی چرکەتان هەیە. دا چرکەتان ماوە؟ زوو وەڵامێکم بنێ. بی دلهی. ئەو تەلارەکەتان بینیوە ئەوەی تاجمەحەل؟ بینیوتانە. شاجەهان بۆچی دروستی کرد؟ بۆ بە خۆشەویستەکەی. بۆ خۆشەویستەکەی؟ بۆ خۆشەویستترین خێزانی ممتاز مەحەل بۆ ناوی ئەو هاوسەرەی. باشە با بزانین دلهی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی کوردستان هەولێر بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئاگرا. نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی نۆلج مێژوو هونەر ئەدەبیات کامیان هەڵەبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. ئەی و بی هەیە کامیان؟ ئەی. ئەی. چیرۆکی بێنەوەیانی نووسەری بەناوبانگی فەڕەنسی ڤیکتۆر هۆگۆ ڕووداوەکانی کام سەردەمی فەڕەنسا دەجێڕێتەوە؟ ئەی شەڕی دووەمی جیهانی، بی شەڕی نێوان بەریتانیا و فەڕەنسا، سی شەڕی ناوخۆی ئەمریکا، دی سەدەی 19 فەڕەنسا. سی چرکەتان هەیە. چیرۆکی بێنەوەیان دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ؟ دی سەدەی 19 فەڕەنسا. دی سەدەی 19 فەڕەنسا. زانیاریتان هەبوو ئیبراهیم؟ نین بەس وازم سەدەی 19 شۆڕشی فەڕەنسا بوو دەکرێت باسیەوە بیتن. ئەو چیرۆکەتان بەرچاوکوتەوە خوێنوزانێتەوە؟ واز دەکەم یا فیلمەکەی واز دەکەم دیتیمە فیلمێ. شەڕی دووەمی جیهانی هەر هەو نییە؟ زەحمەت شەڕی دووەمی جیهانی ئەو هەر لە ساڵی 1900. دوو کارکتەری چیرۆکەکە ناوەکانیان کارکتەرە گرنگەکانی هەر پێش چاومان نەکەتیان. واز دەکەم دیت لەسەر کچێکە ناوی کچەکە کۆزێتە. کۆزێت نەتان بیستۆیش ئەگەر ئیبراهیم لەوانەیە فیلمەکەم دیتی بەس باشە بیرم نایەتەوە. با بزانین سەدەی 19 فەڕەنسا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی نۆلج وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ.
زانکۆی کوردستان هەولێر چی کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. لە ئەدەبیات تەنها بی ماوە کەواتە بی. چیرۆکەکانی هاری پۆتەر بەرهەمی کام لەم نووسەرانەیە؟ A. چارلز دیکنز B. مارک توین C. J.K. رۆلینگ D. تۆماس مان سی چرکەتانەیە؟ سی J.K. رۆلینگ. C. J.K. رۆلینگ. کاتان زۆر مابوو زانیاریتان هەیەەوە دڵنیا بوون هاری پۆتەرتان خوێندۆتەوە یا فیلمەکەیتان چەند کتێب بوو؟ هەفت فیلم نەزانم چەند کتێب بوو. خۆی حەوت کتێبە کراوە بە حەوت فیلم. چەند کۆپی لێفرۆشراوە کتێبە زانن؟ زۆر زۆر ڕیکۆردیشکانی 400 ملیۆن کۆپی. یعنی گەر بە دۆلارێکیش بێ چەنەکە 400 ملیۆن دۆلار. ئەگەر بە $10 بێ میشەکە و حسابادا باشە. J.K. رۆلینگ بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنە. کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی نۆلج 50 خاڵتان هەیە و 2 کەتەگۆری ماوە مێژوو هونەر کامیان هەڵەبژێرن؟ مێژوو. محەممەد حەزی لە مێژووە. ئەی یاخود بی. ئەو سەرۆکەی ئەمریکا کێ بوو کە لە مانگی ئابی 1945دا فەرمانی هێرشی چەکی ئەتۆمی بۆ سەر شاری هیرۆشیما و ناکازاکی ژاپۆنی دەرکرد؟ A. فرانکلین ڕۆزڤێلت B. ئابراهام لینکۆلن C. هێنری کیسنجەر D. هاری ترۆمان سی چرکەتانەیە؟ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکمان بەنێ؟ دی هاری ترۆمان. لاڤان هیچ زانیاریتان نەبوو؟ هەنێک زانیاریمان هەبوو بەس ینی بڵێ لێی دڵنیا بیننا دڵنیا نەبووین. باشە ئەو سیانی ترە ناسن مەسەڵەن ئێبراهیم لینکۆڵن ئابراهام لینکۆڵن زۆر سەردەمی ئەو ئەتۆم هەبوو تۆم بۆم وەختی سلەیڤەری بوو ئەوی کۆیلایەتی ئەی سەردەمی ڕۆزڤێلت ئەی کیسنجەر چییە؟ لەو بینەوی بە خۆی ئەوزابێمەش هەلو دوێ اختلافمان نەبوو لە بینی سیودی دڵنیا نەبوو نازانێت. هێنری کیسنجەر سەر و کۆمار بووە چی بوو وەزیفەکەی؟ ناویتان بیست بوو؟ وەزیری دەرەوە وەزیری دەرەوە وەزیری دەرەوە وەزیر خارجی بوو. ئەوە یەکمان لە کۆڵکردنەوە ئەبراهام لینکۆڵنش سەدەقات ئەو ئەوا بیرکەنەوە زووتر وەڵامەکە دۆزن بەزە و کاتە خیاڵتان هێوازان هێنری کیسنجەری سەرۆکی ئەمریکا بۆ باشە بابزانین هاری ترۆمان وەڵامێکی ڕاستە یاخود دەڵێ؟ زانکۆی نۆلج وەڵامەکەتان ڕاستە دە خاڵی ترتان بەدەستێنە. کۆی خاڵەکانتان 6 خاڵ.
زانکۆی کوردستان هەولێر مێژوو هوەر کامیان هەڵەبژێرن مێژوو لە مێژوو تەنها ئەی ماوە کەواتە ئەی جەنگی گەردەلوولی بیابان لە نێوان کام لەم سوپایانەدا ڕوویدا ئەی عێراق و هاوپەیمانان بی میسر و ئیسرائیل سی داعش و هاوپەیمانان دی کۆریا و ژاپۆن سی چرکەتانەیە گەردەلوولی بیابان عاصفة الصحراء ئەی عێراق هاوپەیمانان ئەی عێراق و هاوپەیمانان دڵنیا بوون ساڵی چەند بوو یەکەمیان دووەم کە دوو شێر بۆ ساڵی چەند بوو یەکەمیان یەکەمیان و نازم نەوەت یەک بوو نەوەتیان نەوەت بوو ئێوە لەدایک کاتی عێراق چۆ ناو کوێتی ئەوە بۆی دڵنیانین نانە من دڵنیامە خوا نازانوانە نازانم لۆ دڵنیانی بەس من شێرکۆ بەم ڕیشتاوەم زانی پێش ئەوە بوویت والی چەندە شێرکۆ نەوەت و هەشت ماشەڵڵا حەوت ساڵ پێشەوەی کە تۆ لەدایک بی باشە با بزانین باشتر کە و جەنگە و نەبینیوە باشتر بووە بەس دەنگی جەنگی دیکەم بینی بوو بە تەنها بیستوتە جەنگی ترە بینیوە ئێمە و جەنگانەی تر و ئەوشمان بینیوە باشە با بزانین عێراق و هاوپەیمانان وەڵامێکی ڕاستە یاخۆ دەڵێ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی نۆلج تەنها هوەر ماوە کەواتە هوەر لە هوەریش تەنها ئەی ماوە کەواتە ئەی وێنەیەکە تەماشای وێنەکەکەن دوایەوە پرسیارتان لێ دەکەین فەرموو ئەم پۆرترێتە هی کام هونەرمەندی شێوەکاری جیهانیە ئەی سلڤادۆر دالی بی ئێدوارد مونک سی پابلۆ بیکاسۆ دی پاوڵ سیزان سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم منێ وەڵام بی ئێدوارد مونک بی ئێدوارد مونک دڵنیا بووم ئیبراهیم ڕێسک میە بالمیە ئەوانی ترە ناسن سلڤادۆر دالی پابلۆ پیکاسۆ پابلۆ پیکاسۆ ئۆی جەمالی بۆ بەس ئەوانی دیکە زۆر نە باشە مادەم ماوە زۆر دڵنیا نەبوون با بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخۆت هەڵەیە وانە باشە با بزانین ئێدوارد مونک وەڵامیشی ڕاستە یاخۆت هەڵەیە زانکۆی نۆلج بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست پابلۆ بیکاسۆ نەتانتوانی کۆتا دەخاڵ لەم قۆناغەدا بەدەست بێنن بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە قۆناغی یەکەمی پرۆگرامەکەمان کۆتایی هات لە نێوان زانکۆی نۆلج و زانکۆی کوردستان هەولێر خاڵەکانتان بۆ دەخوێنمەوە زانکۆی کوردستان 50 خاڵ
زانکۆی نۆلج 6 خاڵ. تەنها جیاوازەکە 10 خاڵە. قۆناغێکی تر ماوە ڕوو بە ڕووبوونەوەی تاکە کەسی. لەم قۆناغەدا خاڵەکان گۆڕانکاری بەسەردادێ ململانەکە بەردەوامە لە نێوان هەردوو زانکۆ خۆشەویستان پاشکەمێشتر دەینەوە وڵاتە. ئێمە وەکو بەرنامەکەی تر یەکەم جار بە کاتەگۆری وەرزش دەستمان پێ کرد کە پرسیارەکەش ئەو بوو یاریەکانی ئۆلیمپیای 2020 لەکوێ دەکرێت تا ڕادەیەکی زۆر پرسیارەکە ئاسان بوو تۆکێمە هەڵبژارد و ڕاست بوو. لە کاتی هەڵبژاردننی کەتەگۆری بیرکاریدا پرسیارەکە باسی لەوە دەکرد کە ئایا ئەگەر گۆشەیەک تاواکەری خۆی بێت نرخی گۆشەکە چەندە بە دڵنیاییەوە وەڵامی 45مان هەڵبژارد بە هاوکاری خۆم و هاوڕێکانم کە پرسیارەکەیان شیکار کرد وەڵامی 45 دەرچوو. کەتەگۆری تەکنۆلۆژیامان هەژار پرسیارەکە باسی ئەوەی دەکردکەوە کام لەمانی خوارەوە یەکەمین گەڕۆچ وێ برۆسەرە ئەمە ئەو های لە بۆچینکەوە ئینتەرنێت ئەکسپلۆرەر بی بەس ئێبەداخە وەڵامەکەمان ڕاست نەبوو وەڵام ڕاستەکە نەکسس بوو. کەتەگۆری جوگرافیامان هەڵبژارد پرسیارەکە ئەو بوو کە ئەو چینەی لە ناوەوەی زەوی کە بوومەرزەی تێدا دەست پێ دەکات چی بوو بەڵام بەداخەوە لەگە هاوڕەکان نەمانزانی تێدا بە هەڵەدات. کەتگۆری زانستمان هەڵبژارد بە حکمیەوەی خۆمان قوتابی زانستین پرسیارەکە دەیگوت لە کردانی ڕۆشنە پێکهاتن کامە بەشی ڕووەک ڕەنگی سوور هەڵدەمژێت ئێمە سایتۆکرۆممان هەڵبژارد بەڵام بەداخەوە وەڵام ڕاستەکە فایتۆکرۆم بوو. کاتەگۆری جوگرافیامان هەڵبژارد کە لە پرسیارەکە وتی دەریاچەی ورچی گەورە دەکەوێتە کام وڵات ئێمە کە نەدامە هەڵبژارد بەس بەداخەوە هەڵە بوو و وەڵامە ڕاستەکە ئەمریکا بوو. کاتەگۆری تەکنۆلۆژیامە هەڵبژار کە تێدا پرسیارەکە دەیوت HTTPS ئێستاکە بەمانای چی دێت بە خۆشحاڵیەوە ئانسەرەکەم ئەنزانی کە بەمانای سکیۆر دێت. کاتگۆری مێژوومان هەڵبژارد و پرسیارەکە باسەوەی دەکرد کە شێر گەردەلوولی بیابان لە نێوان چ سوپایەکدا ڕوویدا بەڵامەکە بە خۆشحاڵیەوە ڕاست دەرچوو کە شەرەکە لە نێوان عێراق و هاوپەیمانان ڕوویدا. خۆشەویستان گەڕاینەوە وڵاتان دووبارە سڵاو ململانەکە بەردەوامە هاتینە کۆتا قۆناغی ڕووبەڕووبوونەوەی تاکەکەسی لە نێوان زانکۆی کوردستان و زانکۆی نۆلج پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی کوردستان هەولێر 50 خاڵ. زانکۆی نۆلج 60 خاڵ. ڕووبەڕووبوونەوەی تاکەسی دەزانن لە هەر زانکۆیەک دوو قوتابی دێتە لای من و بۆ هەردوو قوتابیەک 5 پرسیار هەیە و هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. ئامادەن؟ لە زانکۆی نۆلج ئیبراهیم بەخێربێیت. لە زانکۆی کوردستان هەولێر محەممەد. محەممەد تۆش بەخێر بێ. وەک دەزانن 5 پرسیار بۆ هەردووتان هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە با پرسیارەکە تاواکەم اینجا دەستبێن بە بۆتۆن ئەگەر پرسیارەکەم تاوا نەکرد دەستان ناوە بۆتۆنە ئەوەستم ئەوەی کە دەستی ناوە بە بۆتۆن ئەبێ وەڵام باتەوە ئەگەر وەڵامەکە هەڵە بوو دەچینە بەرامبەر پرسیارەکە دەخوێنمەوە بۆی اینجا وەڵامەداتەوە و ئەگەر وەڵامەکە ڕاست بوو 5 خاڵ بەدەستێنێ بۆ زانکۆکەی. ئامادەن؟ پرسیار یەکەم پرسیارەکە دەڵێ سەرچاوەی ڕووباری ئەمەزۆن دەکەوێتە کام وڵات؟ زانکۆی کوردستان هەولێر. بەرازیل. هەڵەیە ئیبراهیم مەزانی؟ ئەرجەنتین. ئەرجەنتینیش هەڵەیە وەڵامە ڕاستەکە پیرۆ. کەستان ناتانتوانی و 5 خاڵە بەدەزێن بۆ زانکۆکەتان. دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت کورتکراوەی ISBN لەسەر چ شتێک بەرچاو دەکەوێت؟
زانکۆی نۆلج ISBN یعنی ESPN ISBN لەسەر چی زوو وەڵامێکم بەرێ کاتە خەریکە کاتە نەما ئیبراهیم محەممەد تۆ ئەزانی بانق بەڵە لەسەر کتێب on the book ISBN سێم پرسیار و پرسیارەکە دەڵێت لە دوای ئۆکسسیژین و نایترۆژین سێم گاز کە بە ڕێژەیەکی زۆر لە هەوادا هەیە چ گازێکە زانکۆی نۆلج چی؟ هایدرۆژین هەڵێ محەممەد تۆ زانی هیلیۆم ئەوی شەڵێ وەڵامە ڕاستەکە ئارگۆن نەتانتوانیە پێنج خاڵە بەدەست بێنە پرسیاری چوارەم و پرسیارەکە دەڵێت لە ساڵی چەند ئاڵای ئۆلۆمپیاد بۆ یەکەم جار بە شێوەیەکی فەرمی بەکارهێنرا لە یاری ئۆلۆمپیاتە مۆدێرنەکاندا لە ساڵی چەند ئاڵای ئۆلۆمپیاد بۆ یەکەم جار بە شێوەی فەرمی بەکارهێنرا لە یاری ئۆلۆمپیاتە مۆدێرنەکاندا زانکۆی کوردستان هەولێر ساڵەکە 1916 هەڵێ محەممەد دەزانی 1990 شازدەکە نزیکتر بوو 1920 نەتانتوانی و پێنج خاڵە بەدەست بێنن پێنجەم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت CNN کورتکراوەی چ وشەیەکە CNN کورتکراوەی چ وشەیەکە زانکۆی نۆلج Central News Network محەممەد دەزانی Cyber National Network وەڵامە ڕاستەکە Cable News Network زۆر سپاسی هەردووکتانەکەی نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان چاپڵێکیان بۆ لێن دوو بەشدار بوویتر لە زانکۆی نۆلج محەممەد لە زانکۆی کوردستان هەولێر هاوڕێ هاوڕێ تۆش بەخێربیت بە هەمان شێوە پێنج پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسرە پرسیاری یەکەم پرسیارەکە دەڵێت ئاژانسێکی سەر بە حکومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و بەرپرسە لە بەرنامەی ئاسمانی ئەو وڵات زانکۆی کوردستان هەولێر ناسا زۆر ڕاستە هاوڕێتوانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت دووەم پرسیارەکە دەڵێت تیرەی بازنەی سەبەتەی یاری تۆپی باسکە چەند سانتیمەترە زانکۆی نۆلج 45 سانتیمەتر زۆر ڕاستە محەممەد توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت سێم پرسیارەکە دەڵێت داهێنەری ئەکسڕەی یان تیشکی سینی کێیە داهێنەری ئەکسڕەی یان تیشکی سینی کێیە کاتەکەتان تەواو بوو محەممەد بۆ حساب ناکرێ کاتەکەتان بەس ئەو زانی هەر نەمدەزانی بەس گوتم دەسانێک ئەی تۆ زانی هاوڕێ تۆشی ئەگە بیزانانی بەڵی دەدا وەڵامە ڕاستەکە ویلیەم نازانم ڕۆنگتن
نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێنن. چوارەم پرسیار و پرسیارەکە دەڵێت دانیشتوانی وڵاتی بەرازیل بە چ زمانێک قسە دەکەن؟ زانکۆی نۆلج. پرتوگالی. پورتوگالی. زۆر ڕاستە محەممەد 5 خاڵی تر بەدەستێنا بۆ زانکۆکەت. پێنجەم پرسیار واتە کۆتا پرسیار بۆ ئێوە. پرسیارەکە دەڵێت وڵاتی ئەڵمانیا چ دراوێک بەکارێن؟ زانکۆی کوردستان هەولێر. یۆرۆ. یۆرۆ. زۆر ڕاستە هاوڕێ تۆش 5 خاڵە بەدەستێنا. دووەم ئەو دوو کۆتا پرسیارە ئاسان بوو سەر و 5 خاڵتان بەدەستێنا زۆر سوپاسانەکەین. سۆ شوێنەکانی خۆتان. لە زانکۆی نۆلج لاڤان لاڤان خان بەخێر بێیت. لە زانکۆی کوردستان هەولێر ڕابەر. ڕابەر تۆش بەخێر بێیت. بە هەماشەوە 5 پرسیار هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە و پرسیاری یەکەم دەڵێت شاری هێلسنکی پایتەختی چ وڵاتێکە؟ زانکۆی کوردستان هەولێر. هێلسنکی پایتەختی چ وڵاتێکە؟ نۆروەی. نۆروەی. نۆروەی بێ. لاڤان ئەزانی؟ لاڤانیش نازانێ. هەر نزیکە لە نەرویجەوە. فینلاند. وەڵامە ڕاستەکە فینلەندا نەتوانێت 5 خاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت یەکەمین پیتی ئینگلیزی لەسەر تەختەی نووسینی کۆمپیوتەر کیبۆرد لە لای چەپەوە بۆ ڕاست کامپیتەیە؟ لای چەپەوە بۆ ڕاست لە یەکەمین پیتی ئینگلیزی زانکۆی کوردستان هەولێر. زی یەک پیتە. یەکەمین پیت؟ یەکەمی پیت لای چەپ لۆ ڕاست. لای چەپ لۆ ڕاست. W. لاڤان تۆ زانی؟ یەکەم پیت لە چەپەوە بۆ لە چەپەوە بۆ ڕاست یەکەم پیت. کیبۆردەکە بێنەوە بەرچاوی خۆت. F. نەخێر وەڵامە ڕاستەکە PTQ. ئەم جارە بڕۆنۆ تەماشاکە نەتانتوانێت 5 خاڵە بەدەست بێنن. سێم پرسیار وە پرسیارەکە دەڵێت کام کانزا خورستترین کانزایە؟ زانکۆی کوردستان هەولێر. خورستترین کانزا. یۆرانیۆم. هەڵێ لاڤانە زانی؟ کام کانزا قورستترین کانزایە؟ کاتان تەواو. وەڵامە ڕاستەکە ئۆسمیوم. نەتانتوانێت 5 خاڵە بەدەست بێنن. چوارەم پرسیار وە پرسیارەکە دەڵێ باوترین نەخۆشی نەگوازراوە چییە لەم سەردەمەدا؟ شەکرە. زانکۆی کوردستان هەولێر ڕابەر دەڵێ شەکرە. هەڵەیە لاڤانە زانی؟ باوترین نەخۆشیێک کە نەگوازراوە بێ لەم سەردەما چییە؟ کێشەی زەخت. زەخت. بەڵێ. شاری خوێن. شاری خوێن یاخود بەستانی خوێن. هەڵەیە توث. محەممەد دەزانی تۆ کامێ؟ نا کلۆریدان کە زۆر باوە. پێنجەم پرسیار بۆ ئێوە وە پرسیارەکە دەڵێت زمانی فەرمی وڵاتی پاکستان چییە؟ زانکۆی کوردستان هەولێر. پاکستان؟ زمانەکان چییە؟ زمانی ڕسمی یاخود زمانی فەرمی؟
پاکستانی لاوانەزانی زۆڵامێکم بەرێژ نەکاتەکە و تەواو بێتەوە پاکستانی زمانە ڕسمەکەیان ئۆردوو نەتانتوانی و پێسخاڵە بەدەستبێنن زۆر زۆر سپاسانەکەی نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی نۆلج ئەحمەد ئەحمەد بەخێربێی لە زانکۆی کوردستان هەولێر شێرکۆ شێرکۆ بەخێربێی ئەحمەد تۆش بەخێربێی کۆتا پێنج پرسیار و کۆتا دوو بەشدار بوو پرسیاری یەکەم دەڵێت بچووکترین زەریا لە جیهاندا کام زەریایەیە زانکۆی نۆلج زەریای ئوسترالیا زەریای ئوسترالیا لە منطقەی ئوسترالیا زەریاکە خۆی ناوی هەیە شێرکۆ زانی زەرای قەزوین زەریا ئۆشن زەریا ئازانی پەسیفیک پەسیفیک هەڵەیە ئەویان گەورەترینە بچووکترینیان ئارکتیک ئۆشن واتە زەریای باکوور نەتاتوانێ و پێشخاڵە بەدەستبێنن پرسیاری دوم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت لە چ وڵاتێک بۆ یەکەم جار یاری گۆڵف ئەنجام درا زانکۆی نۆلج ئەمریکا ئەمریکا هەڵەیە شێرکۆ وەزانی ئینگلتەرا هەڵەیە لە سکۆتلاند نەتانتوانێ پێنجخاڵە بەدەستبێنن سێم پرسیار بۆ ئێوە وە پرسیارەکە دەڵێت دانیشتوانی کام وڵات بە نازناوی کیوی ناسراون زانکۆی کوردستان نیوزیلاند شێرکۆ زۆر دڵنیابووی بۆیە زوو دەستدا و بۆتۆنەکە و پێنج خاڵیشت بەدەستێنا بۆ زانکۆکەت چوارم پرسیار وە پرسیارەکە دەڵێت ئەو یاریە کامەیە کە لەسەر بەرفراوانترین ڕووبەر ئەنجام دەدرێت زانکۆی نۆلج تۆپی پێ دیسان ئەو یاریە کامەیە کە لەسەر بەرفراوانترین ڕووبەر ئەنجام دەدرێت یعنی مەساحەژی گەورە گۆڵف گۆڵف نە گۆڵفە نە فوتبۆڵێنە لە گۆڵف پێویستی بە مەساحێکی زۆرتریش هەیە ڕووبەرێکی زۆرتر کە ئەوی ژیاری پۆڵۆیە چکە ئەسب سواریە و ئەسب غار دەدا و دێت و دەچێت نەتانتوانی ئەو پێنج خاڵە بەدەستبێن نزیکە لە گۆڵف و ئەویش مەساحەکەی لە فوتبۆڵێن گەورەترە پێنجەم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت خێرایی تشکی خۆر لە یەک چرکەدا چەندە زانکۆی نۆلج لە یەک چرکەدا خێرایی تشکی خۆر لە یەک چرکەدا چەندە 8 میل 8 میل یعنی خێرایەکەی چەنە بە چەند خێرایە تشکی خۆر لە یەک چرکەدا یعنی لە یەک چرکەدا چەندێک ئەبرێت زەوی لە یەک چرکەدا بە چەند ئەڕوات بە خێرایی چەندێک ئەڕوا لە یەک چرکەدا سەرم بڵێ یەک چرکە چەندە خێرایە چەندە لە زەویەکەی دەزانم شێرکۆ زانی تۆ 300 میلیۆن 300 میلیۆن متر لە چرکەدا 300 میلیۆن متر لە چرکەدا 300 میلیۆن متر چەند کیلۆمەترەکە 300 میلیۆن 300 میلیۆن متر چەند کیلۆمەترەکە 300 میلیۆن متر 300,000 یعنی 300,000 کیلۆمەتر
300,000 کیلۆمەتر. باشە شێرک و بووە وردی کردەوە ملیۆنەکە کیلۆمەترەکە بوو تا تاو یەکشتە 300 ملیۆن متر دەگاتان 300,000 کیلۆمەتر دەنووسن 3 پاوەر 8 بەزانسی بە مەتری حساب دەکەن نە بە کیلۆمەتر. شێرک و وەڵامەکەت زۆر ڕاستەوە و 5 خاڵە بەدەستێناوە زانکۆ زۆر زۆر سپاسی ئێوە دەکەین نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان بۆی خاڵەکان بخوێنینەوە. خۆشەویستان قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاگەسی بەم شێوەیە کۆتایی هات خاڵەکانتان بۆ دەخوێنینەوە. زانکۆی نۆلج 7 خاڵ، زانکۆی کوردستان هەولێر 7 خاڵ، ئێستا وەک دەزانن خاڵەکان وەک یەکە 7 بە 7 وەکو وایە بچینەوە ئەوڵی بەرنامەکە یەک پرسیار بەڵام بۆ هەردوو گروپ پرسیارە دەکەین کێ زووتر دەسینا بە بۆتۆنەکە وەکو ئەوەی کە بیدایەت دەستمان پێکرد وەڵام دەداتەوە ئەگەر وەڵامەکەی ڕاست بێ 5 خاڵ بەدەستێنێ و دەبێتە 75 ئەگەر وەڵامەکەی نەزانی دەچینە گروپی ئەوبەر مافیەوەی هەیە وەڵام باتەوە گەر وەڵامەکەی ڕاست بێ ئەوە دەچنە قۆناغی داهاتوو زانکۆکی دەربەجێمان دێڵێ ئەگەر ئەوەشتان نەزانی پرسیاریشی ترتان لێکەین بە هەمان شێوە ئامادەن؟ باشە پرسیارەکە دەڵێت خۆتان نزیکەنەوە لە بۆتۆنەکان نانووسرێت پرسیارەکە لێرە وەکو وایە لێرە بن بەڵام هەموو گروپەکە ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت بارەگای سەرەکی نەتەوەی گرتوەکان لە چ شارێکە؟ زانکۆی کوردستان هەولێر، بارەگای سەرەکی وڵاتەکە نەتەوەی گرتوەکان لە چ شارێکە؟ زوو وەڵامێکمەنی خەری کاتان نامێت. نیویۆرک نیویۆرک زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاست بوو 5 خاڵتان بەدەست هێنا باشە ئەو پرسیار ئاسانە بۆچی ئەو دوو دڵ بوون لێ چونە زیورخ ئێمە نازانم خاڵەکانتان بۆ دەخوێنمەوە زانکۆی نۆلج 7 خاڵ چەپڵێ بۆ نۆلج زانکۆی کوردستان هەولێر 75 خاڵ زانکۆی نۆلج دەستخۆشیتان لێ دەکەم ماندوو بوون هەوڵ و کۆشی خۆتاندا خاڵەکان تەنها 5 خاڵ بینتان بوو من زۆر زۆر سپاسیەوەکەم کە بەشدار بوون و هیوادارم لە ساڵی داهاتوو بتوانن بەشدار بنەوە زۆر زۆر سپاسانەکەم گرنگەوەی بەشدار بوون و نەتیجێکی باشتان بەدەستهێنا و زانکۆی کوردستان هەولێر دەستخۆشتان لێ دەکەم دەستنە قۆناغی داهاتوو پرسیارەکان سەختتر دەبێ زیاتر کۆشش بکەن دەستخۆشیتان لێ دەکەم بەڕێزان و خۆشەویستان زۆر زۆر سپاسی ئێوەشەکەین کە لەگەڵمانە بوون تا بەرنامەیشتری ئەستێرەکانی زانکۆ بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ هەستێکی ئەزگار خۆش بێ کە توانیمان لە کۆتا ساتەکانی پرۆگرامەکە خاڵەکان یەکسان بکەینەوە دواترش بە پرسیارێکی یەکلاکەرەوە پرۆگرامەکە ببینەوە ئەوە ڕیمۆنتاداکەی بەشلۆنە بەسەر پاکستان جەرمانی بیرهێناوە کە 2 ساڵ پێوەستا ڕوویدا و بۆ پرۆگرامی داهاتوو بێگومان ڕوونە کە پرسیارەکان قورستر دەبن و ڕکابەرەکانیشمان بەهێزتر دەبن بە تاوی هەڵی خۆمان دەین زۆرترین زانیاری کۆکەینەوە هیوام سەرکەوتنی خۆمان زۆر دڵخۆشم کە لەم قۆناغەشدا سەرکەوتین و هیوادارم لە قۆناغی داهاتوو ئەوانەی دوای ویش هەر سەر دەکەوین و هەتا فاینەڵ ڕناوەستین و دەیبینەوە
ئینشاءڵ. بەڕاستی هەستم خۆشەکە لەم بەرنمەیەدا براوە بووین و هەرچەندە باردۆخمان باش نەبوو لەو پرۆگرامەدا بەڵام ئەوەی فێرکردی کە قەت خۆمان بەدەستەوە نەدەیت و باشتر خۆمان ئامادە بکەین لۆ پرۆگرامی داهاتوو. من ئێستا زۆر خۆشحاڵم کە من و تیمەکان بردمانەوە بە وەڵامدانەوەی ئاخر پرسیار و ئێستا بڕوامان هەیە کە ئێمە دەتوانین بچینە قۆناغی داهاتوو و خاڵی زیاتر خڕیکەینەوە. هەستێکی تا حدێک ناخۆشە بەڵام من شانازی بە خۆم هاوڕەکانم دەکەم کە ئاستێکی باشمان پێشکەش کرد بەڵام بەختیاورمان نەبوو و لەم بەرنمەیە کێبەکەیکی نوێ زۆر خۆش بوو زانیاری نوێمان زانی و هیوای سەرکەوتن بۆ گروپی بەرامبەر دەخوازم. بە دڵنیاییەوە هەستێکی ناخۆشە بەڵام ئەمە پێشبڕکەیە بەلایانی کەم ئەبێ لایەنێک براوە بێت و هەروەها لەم پرۆگرامەدا ئیسفادەی زۆرمان کرد و کەسانی باشمان ناسی و بووە هۆی ئاشناکردنی زانیاری نوێ کە لەوەی پێشتر نەمازانی بێت. هەستەکی زۆر ناخۆشە چکە پاشە و هەموو خۆمانیکردنە ئێنوانتانی بیبینەوە بەزیدی ئەوش ئاخیری نییە ئەو بەرنمەش ئیسفادەی زۆری هەبوومان چونکە هەم زانیاری نوێ کەسی نوێ تعرفەک بوو ئێبینی زانکۆکان کە شتێکی زۆر باش بوو. هەستێکی ناخۆشەوە کە لەم قۆناغە دۆڕین بەڵام سوودمان لەو پرۆگرامە بینی زانیاریمان لێ وەرگرت و هەندێک هاوڕێی باشمان تێدا ناسی و بە هیوای سەرکەوتن بۆ هەمدا. من خۆم بە خۆشحاڵەزانم لە قوتابەکان ئەمڕۆ بەشدار بووین لە بەرنامە ئێستێرەکانی زانکۆ کە یەکێکە لە هەرە بەرنامە مهم و گرنگەکان لە سەرتاسەری کوردستان بۆ یاریەکەی ئەمڕۆمان یاریێکی زۆر پڕچێش بوو زۆر بەهێز بوو ئێمە لە سەرەتا زۆر باشتر بوونەوە لە زۆربەی کاتەکاندا ئێمە بە چەندین خاڵ بەلایانی کەم 10 خاڵ تا 20 خاڵ لە پێش زانکۆی بەرامبەرمان بووین تاوەکو بەشی یەکەم واتە ڕاوەند یەکەم خلاص بوو بەڵام کە چۆ ڕوبەڕبوونەوەی تاک کەسی دەتوانم بڵێم لە سەرەتای یەکەم کەس و دووەم و سێم چوارم ئێمە هەر لە پێشیان بووم بەڵام لە کۆتا کەسە ئەوان توانیان بەرامبەر بوونەوە و ناچار بووین بچینە یەک پرسیاری یەک لاکەرەوە کە بۆ هەردوو لا بکرێت و پرسیارەکە زۆر ئاسان بوو بە بڕای قوتابیەکانی من 100% دەیانزانی بەڵام درەنگ دەستیان بە بۆتۆنەکە کەوت ئەوان بە خدیاوەریان بوو توانی دەست لە بۆتۆنەکە بدەن و سەرکەوتوو بوون و ببن بە براوە. و لە کۆتاییدا من زۆر سپاس قوتابیەکان دەکەم کە زۆر ماندی بوون ئەو ماوەی لەگەڵم بوون و بەردەوام متابعیان دەکرد و شتانە خوێندەوە و دڵنیام لە هەمویان زۆر زیرەکن و لە داهاتووە سەرکەوتو دەبن لە بوارەکان ژیان.